وڵاتزان لەگەڵتان بەردەوامین لە ئەم تەوەرەی پرۆگرامەکەی باز لە پرۆژێکی گرنگەکەین کە لە 8 مارس ڕۆژی جیهانی ژناندا پرۆژێکی زۆر گرنگ لە شاری سلێمانی ئەنجامەدرێت کە پرۆژەکە بۆ خزمەتی ژنانە بەتایبەت لە شاری سلێمانی و دەوروبەری شاری سلێمانیە. باسی پرۆژەکە ناکەمەچین لای میوانەکان خۆیان باسی پرۆژە و گرنگی پرۆژەکەکەن کە تایبەتە بە تەندروستی ژنان لە 8 مارس و چەند ڕۆژێک دواتر لە ڕۆژی جیهانیەکە. میوانداری زۆر بەڕێز محەممەد عەبدولعەزیز سەرۆکی ڕێکخراوی دیالۆگ و کەلتورمان کردووە لەگەڵ خات و سارە بێباک ڕێخەری پرۆژەکە. سڵاوتان لێ بۆ بەخێر بێت. سڵاو لە بەڕاستا زۆر سپاس. بێمە لای کامتان باسێکی پرۆژەکە بکەین. کاک محەممەد فەرموو. سەرەتا زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. کورسات بەدڵنیاییەوە وەکو سەکویەک وایە بۆ ڕێکخراوەکەمان کە کار و چالاکی ڕێکخراوەکەمان هەمیشەتە ناساندووە. زۆر سپاسی بەڕێستانەکەین و ئەم چالاکیە جیاوازە چالاکانی دیکە بە هاوبەشی لەگەڵ دەستگای میدیای کورسات ئەنجامیین بە خۆشحاڵیەوە. ڕاستیەکی وەکو ڕێکخراو ئەمە 7 ساڵەکە کار و چالاکیمان هەیە لە ڕۆژی جیهانی خانماندا. ئەم چالاکی ئەم ساڵ بریتە لە چالاکیکی خزمەتگوزاری کە ئەنجام درراوە لە 8 مارسە. خۆی 8 مارسەکەوێتە ڕۆژی هەینیەوە، بەڵام لە ڕۆژی شەمە و یەکشەمە کە 2 ڕۆژەکە داوامان کردووە لە دکتۆرە بەڕێزەکان لە شاری سلێمانی هەریەک لایەن خۆیەوە لە کلینەکانی خۆیانەوە بتوانن ئەو خاتونانی کە سەردانیانەکەن داشکاندنێکیان بۆ بکەن. ئەگەر لە توانیانە هەبێت بێ بەرامبەر نەخۆش ببینن، ئەگەرنا لە ڕێژەی 175 ئەگەرنا ڕێژەی 150 ئەگەرنا ڕێژەی 180 ئەم 4 سێروزەمان قسۆتە بەردەستیان بە خۆشحاڵیەوە خات و سارە و ئەو خۆبەخشانی کە لەگەڵ خات و سارایە سەردانێکی دکتۆرێکی زۆریان کردووە. ڕاستیەکەی تقریبا سەری 500 دکتۆر گەڕاون و هەستەکەم ئەوەنەی دیکەش ماوە بگەڕێن. ئەو فەرمانەی کە بینیم تقریبا سەری 150 دکتۆر ئامادە باشیان هەبووە کە لەم چالاکیە بەشداری بکەن و کۆمەڵێک کەیس و شتی جۆرا و جۆر و جوانی تایە. ڕاستیەکەی دوایی پێم خۆشە سارەخان زیاتر لەسەر و بابەتەنە باس بکات چکە ئەو زیاتر شێوازێکی مەیدانی لەناو دکتۆرەکانە بوو. ئەوەی کە ئێمە چاوەڕێمانە کرد ڕاستەکەی 100 دکتۆرەکان بێتە پێشەوە، بەڵام هەستەکەین لە ئێستای 100کەشی تێپەڕاندووە نزیکی 120 بووەتەوە. ئێمەش وەکو باسم کرد هێشتا 150 دکتۆرەکان ماوە بکەڕێن. دەستیان خۆش بێت. جا کاتە سارەخان جەنابەت لەسەر بە هاناهاتنی ئەم پرۆژە لەلایەن پزیشکەکانەوە زانیاری زیاترمان پێ بارودۆخەکە چۆنە گەیشتنەوە؟ حتمما ئەتوانم سەرتا پێش ئەوە کە بەمە سەرێکە بڵێن چۆن باسی پرۆژەکەم کرد. سپاسی ڕێکخراوەکەم بۆی کە هەر لە سەرەتایی دەست پێکەوانە لەگەڵمانە بۆ هەتاوەکو کۆتایی بەنسبەت ئەوەی کە ئێمە دەستمان کرد بە پرۆژەکە بۆ من نەک جەژنێک 2 جار جەژن بوو، 2 جار لەدایک بوونەوە بۆ من بوو، چونکە هەر لە یەکەم ڕۆژەکە دەستمان پێکرد ڕۆژی لەدایک بوون بوو. ئەوە بوو بە هەدەیەک بۆ من بەڕاستی زۆر تایبەت بوو. بەنسبەت ئەوەی کە سەرەتا چۆن خۆ بەخش کۆکەینەوانە چۆن خەڵک بێنم چۆن بڕوات تۆزە زەحمەت بوو لە ئێستا ئەوەی کە خەریکی پیشەیەکی خۆی بێ ناتوانێت لە کاتی پیشەکەی خۆی بگرێت و بێت کاری خۆبەخشی بکات. بۆیە هەوڵممە لە ڕێگەی زانکۆ جیاوازەکانەوە خوێنکاران کۆ بکەینەوانێ بە هەماهەنگی لەگەڵ ئەوانە دەست بکەین بە پرۆژەکە. سەرەتا من لە کۆلێژی خۆمەوە دەست پێ کرد بە سپاس و پێزانینەوانێ بۆ کۆلیژی زانستە مرۆڤایەتیەکان کە تەواوی بەشەکانی خوێنکاران کە تایە بوون لەگەڵمانە هاوکار بوون. سپاس بۆ هاوڕێیانم، سپاسی تایبەتم بۆیان کە بێ دوو دڵی بێ ئەوەی کە دەستمێن بە ڕۆمانەوانە لەگەڵمانە بوون. تقریبی بۆ 80 بۆ 100 خۆبەخشمان کۆ کردەوە لە ماوەیەکی زۆر کەمە. هەمیش واتە من چاوەڕێی ئەومە کرد تەنها خوێنکاران تایە بەشدار بێ، بەڵام کەشتەکە بڵاو بۆوانێ و ئێمە پێمانوتن ئەمە کارێکی تایبەتە جیاواز لەوەی کە تەنها یاد بکرێتەوانێ، بەڵکو ئێمە ئەمانەوێت کارێکی خۆبەخشی و تایبەت بە خانمان بکەین. بۆیە ئەم بیستەوانێک کە کۆمەڵە ناوی تر هاتووە هیچیان خوێنکار نین ئەیانوێ بەشدار من لە پرۆژەکەیە. بۆی ئەمە لە 26 دووانێ دەستمان کرد بە گەڕان بە دوای ئەو دکتۆرانەیە بە چەند زۆنێکادا بەش بووین، زۆنی برایم پاشا، زۆنی ئۆرزی، توی مەلیک و خەستەخانەکانیش کە لە ئێستاە بەردەوامی لەگەڵیانە. دەستان خۆش بێت. کاک محەممەد تا چەند گرنگە سارەخان باسی لەوە کرد کە ئەمە بەس یادکردنەوەیەک نەبێت، چەنەها ڕۆژی جیهانی چەنەها یادکردنەوەمان هەیە، بەڵام لە یادکردنەوەکانە لە ڕۆژی جیهانیەکانە بە سوودێک بگەێنین، تەنها بە کۆڕ و سیمینار و کۆبوونەوەیەک نەبێت و
بکرێت و ببڕێتەوە بەڵام ئەمەی کە بەڕێستان ئەیکەن کارێکی زۆر جوانە و کارێکە سوود ئەگەیەنێت بە خانمانی با بڵێن شاری سلێمانی دەوروبەری شاری سلێمانی لاتکردنەوەکانە ئەم چالاکیان تا چەند گرنگە کاکڕۆن بەدڵنیە وکو بەڕێستان ئەمەژەتان پێە تەنها بۆ ئەوەی یادکردنەوە نەبێت وەکو ڕێکخراو کە بیرمان لەوە کردەوە ئەمساڵ خزمەت گوزاریەک پێشکەش بەو خاتونانە بکەین کە لە ڕووی مادیەوە لەوانەیە نەتوان سەردانی دکتۆرێ بکەن بە ئاسانی سەرەتا فکرەکە لای هاوڕێیان بەو شێوە گڵاڵە بوو باسییان لەوە کردوتیان لە چەند شوێنێکی جیاواز لە شاری سلێمانی وەکو کابینەیەک دابنین لێرەیە خاتونەکان خۆیان بڕوان چەند دکتۆرێکیش بێن لەوێ ئیسفادیان لێ بکەن ڕاستەکەی فکرەکە تۆزە کەم و کورتی تیا هەبوو ئەویش ئەوە بوو لەوانەیە کۆمەڵێک تەخەسوس نەتوانن لەوێ بە ئاسانی دکتۆر ببینن بە ئاسانی دکتۆرەکان بتوانن بە ئیسراحەتی خۆیان دەستکراوە بن لە برەوە بیرۆچوونەکان بۆ شێوەیە گۆڕی کە بتوانین لە ناو کلینیکی خۆیانە دکتۆرەکان نەخۆشی خۆیان ببینن و هەروەها ئێمە لیستێکمان دیاری نەکرد کە بڵین ئەم دکتۆرە بەشدارە ئەو دکتۆرە بەشدار نییە چکە ڕاستەکەی زۆرێک لە دکتۆرەکان کە قسەمان لەگەڵاکردن و توانە ئێمە ئەم شتە ئەەکەین پێمان خۆش نییە یعنی کە ناومان لە دەستگاکانی ڕاگەاندن یا لە شوێنێکی کە ئاماژەی پێ بکرێت باشە خاتونێک بە چییە کاک محەممەد بزانێت ئایا ئەتوانێت لەلای ئەم دکتۆرە ئەم ئۆفرم کاراسانەی بۆ کراوە یاخودنا پرسیارێکی جوانە ڕاستەکەی ئێمە ئەمڕۆ کە هاتوونێتە بەسپاسەوە هاتوونێتە بەرنامەکەی بەڕێستان لێرەیە بە هەموو کەسێک ڕاگەێنین لە 9 مارس و 10 مارس چەند ڕۆژێک پێش ئەوە پەیوەندی بە دکتۆرەکانی خۆیانەوە بکەن بە کلینیکی دکتۆرەکانی خۆیان لێ پرسن ئایا بەشداری ئەەکەن لەم سێرڤزەکە ڕێکخراوی دیالۆگ و کەلتور و هەروەها بە هاوبەشی دەستگای میدیایی کورسات کاتێک ڕایان گەیاندووە یاخودنا بە دڵنیایەوە زۆرێک لە دکتۆرەکان ئامادەباشیان هەوە بۆ فۆرمەی کە لە بەردەستمانایە ئەوەی کە ئێمە تێبینیمان کردووە ئەگەر هاتوو 100 بۆ 120 ئەگەر بڵین 120 دکتۆرەکانی شاری سلێمانی کە 200 دکتۆرەکە ئامادەباشیان هەبێت لەم خزمەتگوزاریە بەشداری بکەن کە وەکو باسم کرد هەتا کەسە 150 گەڕانمان تاوا کردووە 150 دکتۆر ئامادەباشی هەوە بە دڵنیەوە زۆر لەوە ژمارەکە زیاترە بێت ئەگەر هەر دکتۆرێک بۆ نمونە بۆ لەو دوو ڕۆژەیە بڵێ من 50 نەخۆش ئەتوانم ببینم لەو 200 نەخۆشە خۆی ئایا لە 10,000 نەخۆش بەڕاستی ئەمە کاکڕەوە ئەتوانین دڵنیا بینەوە لەوەی کە ئەمە تەنها لە یادکردنەوە نەماوە ئەگەر هەر نەخۆشێکیش بە $10 ببینرێت تقریبا خۆی ئایا لە $100,000 کە بۆ نەخۆش ئەگەڕێتەوە لە دوو ڕۆژەیە دەستان خۆش بێت سارەخان ئەمە وێنەی بەشێک لە پزیشکەکانە کە لە چالاکیەکەی ئێوەیە بەشدارە بن پزیشکێکی بەڕێز بینەری بەرنامەکە بێت لە ئێستاە بیوێت بەشدار بێت لە چالاکیەکەیە چۆن بەشدار بێت بەنسبەت بەشداریکردنەوەانە ئێمە بۆ هەر پرۆژەیە کە ئەنجامی ئەین بێگومان تایتڵی خۆی هەیە تایتڵەکەی ئێمەش تۆی خانم سیمبولی هەمیشە بەهاریت ئەگەر پێتان خۆش بێت دواتر شەرحی ئەوەژین کە هۆکاری ئەو هەڵبژاردننی ئەو ناوە لە چێوە هەو بەڵام ئێمە ژمارەی خۆمان هەیە بەنسبەت ڕێکخراوانێ ئەتوانن پەیوەندی بکەن بۆ ژمارەیەوە و پێیجی تایبەت بە خۆشمان هەیە لە ڕێگەی ئەو ئەتوانن ناوی خۆیان ناوی عیادەکەیان پسپۆریەکان لە چێ هەدووە ژمارە تەلەفۆنیش ئەگەر پێیان ئاسایی بێت ئێمە ناویان تۆمارەکەین لە پاشان ئەیان خێنە ڕێزی ئەو بەڕێزانی کە لەگەڵمانە ئامادە بوون باش شوێ کاتە هەر لێرەوە ئاماژەیەکی بۆ بکە ڕێگەی پەیوەندیکردن بە ئێوە چییە؟ ڕێگەی پەیوەندیکردن لە ئێمەوە وەکوتم ئێمە پێیجمان هەیە لە ئینستاگرام لە فەیسبوک و هەروەها ژمارەی بەڵێ دیالۆگ و کلتور بەو شێوەیە دیالۆگن کەلچەر ئۆرگانیزیشن ئینگلیزی بەڵێ بە ئینگلیزی نووسراوە لە دوای ئەوە شەوانی مەژمارەی تەلەفۆنی خۆمان هەیە لینکمان هەیە و جمیلیش هەیە هەر کامێکیان بینرا و لە کامیانەوە خوازیار بوون ئەتوان لە ڕێگەی ئەو پەیوەندیمان پێوە تەلەفۆنەکەشتان بەڵێ نووسراوە لەبەرتە لە ئێستایانە خێر بێمە بگۆڕاوە لە ڕێگەی پێیجەکەتانەکات بەڵێ بەڵێ باش جا ئێستا ئەگەر بەڕێزت پێمان بڵێ لە کاتێکە ئەمانویست تەوەرەکە دەست بکەین لەگەڵ ئێوە گفتوگۆمانە کرد جەنابەت باست کردوتت پزیشکی وا بووە
ئەمەنە ئامادەی دەربڕیوە ئامادە بووە کە بۆ نمونە زۆر زیاتر لە 2 ڕۆژەکەش لەگەڵتان هاوکار بێ باسێکی ئەم هاوکاریە زیاتر لە ماوەی 2 ڕۆژەکەشمان بۆ بکە بەڕێز تاپان کەیسەکان زۆر خۆش بوون دکتۆرەکان بەڕاستی کە ئەڕۆشتین سەردانمانەکردن بۆ پەڕی خۆشحاڵیەوە بانگێشنامی ئێمەیان قوبڵ ئەکرد و مناقەشی تریان لەگەڵا کردین بۆی کە کار و چالاکەکانی تری ڕێکخراو چییە ئێمە خۆمان کەین ئەوی زیاتر بزانێت سەبارەت بە ئێمە کارتی تایبەت بەخۆی بۆی کە حەز بکات بەشدار بووی لە پرۆژەکانی ئێمە ئەگەر بۆ ئەمەش نەبێت بۆ هەر یەکێک لەوانە حتمان نمونەی زۆر جوانیان تیا هەڵکەوت کە بەڕاستی لێرەوە جێگەی ڕێز و سپاس و پێزانینە بۆ ئەوان گەورەییان وان کە لەگەڵمانە بۆ شێوەیە مامەڵایانە کرد و ئەمیان قوبوڵە کرد ئەگەر ڕوخسەت بن تەنها 6 دانیان باس ئەکەین بەڵێ دێکە لەو دکتۆرانی کە نەشتەرگەری قورگولوت و گوێ ئەکات ئێمە کە پێمان وتبوو تەنها بۆ 2 ڕۆژ ئێمە ئەم چالاکی ئەکەین بەڵام وتبووی بۆچی تەنها بۆ 2 ڕۆژ بێ من نەشتەگەیرەکە ئەەکەم بۆ چارەخوازەکانی خۆم بەبێ بەرامبەر بۆ ماوەی هەفتەیەک دکتۆری تریش تیای بوو بە هەمان شێوە هەم داوای کردبوو وتبووی باشە بۆچی هەرژنان کاکە ئێمەشین بووە بۆ پیاوانیش بێت هەم بۆ پیاوان ئەەکەین هەم بۆ خانمانیش لەسەر داوای ئێوە ئەوش هەر بەبێ بەرامبەر بوو بێگومان و دکتۆرێکیش بە سپاسەوانێ ڕێزی تایبەتیم هەیە بۆی لێرەوە کە داوای ئەوەی کردبوو بە بۆنەی ئەم پرۆژەیەوانە کە ڕێکخراوی دیالۆگ و کللتور بە هەماهەنگی لەگەڵ دەستگای میدیای کورساتە بەڕێوەی ئەبات نەخۆشیان بۆ بنێرێت بۆ ماوەی ساڵێک واتە تەنها ئامادەی ئەوەی نەبوو بۆ 2 ڕۆژ یاخود بۆ هەفتەیە لەگەڵمان نابێت کە بەشێکی باش لەدا دکتۆرەکانی تر ئەویان وتبوو ئەم وتبووی بۆ ماوەی ساڵێک من ئامادەم ئێوە نەخۆشم بۆ بنێرن من هەم چارەسەرکردن و بینین و وەرگرتون و نەشتەرگەریشی بەبێ بەرامبەر بۆکەم نمونەیەکی زۆر جوان بوو بەڕاستی دکتۆرێکی تریش ئامادەی ئەوەی تا بوو وتبووی من خۆم لە ڕۆژەکە 5 بۆ 4 نەخۆش ئەبینم بەڵام مادەم لە ئێوەیە من تا 8 بۆ 12 شەویش دانیشیم ئێوە چەندێک ئەنێرین بینێرن لاشم گرنگ نییە ئەگەر بەناوی ئێوە قسە بکەن یاخۆ تەنها خۆی بێت هەنێکی دیکە ئاماژی بۆیەوە تەنها وەرەقەی چونە ژوورەوەکەی کردبوو بە خۆڕایی بەڵام ئەوانی تری کردبوو بە داشکاندنێکی زۆر باش حتا ئەگەر بۆ خۆشی نەبێت بۆ یەکێکی تر لە ئەندامانی خێزانەکەی بێتە ناوانێ هەموو چارەسەرەکانی بەبێ بەرامبەر کردبوو تاقیگەکەشی یعنی تەنها چارەسەر لای خۆی نا بەڵکو هەر شوێنێکە پەیوەندی هەیە بەمەوانێ تاقیگەکەی بەیاخود ئەوانەیە لەگەڵ خۆیان کارەکەن هەمویان پێکەوە بە دەستە جەمعی بەبێ بەرامبەر چارەسەر بکەن دکتۆرێکی تری بەڕست کە دکتۆری پێستە لە سایە داشکاندنی کردبوو بۆ هەموو نەخۆشەکانی لە هەموو جۆرەکانی لەیزەرین بەڵە تەنیا کێشە و نەخۆشی پێست بەڵێ تەنها بۆ پێست لە هەموو جۆرەکانی لەیزەریم و کە لە سایەتی داشکاندنی بۆ کردبوو چارەسەرەکانی تریش بە هەمان شێوەکو CO2 RF و هەر چارەسەرەکە لای خۆی هەیە و بینینی تەواوی نەخۆشەکانیشی کردبوو بەبێ بەرامبەر هەڵبەت کە نمونەی زۆر زیاتر و جوانتر لەمانە هەبوو بەڵام ئەمانە حەزمان کردوەکو تۆپیکێک لە سەرەتایە باسییان بکەین باشە ناوی پزیشکەکان بڵاو ئەکرێتەوە چۆن خاتونێک بزانێت کە پزیشکەکەی ئەو لەم پرۆژەیە بەشداری کردووە سەبارەت بۆ لیستە ئەگەر بۆکو لینکێک دابنرێت ئەویان کاک محەممەد باشتر ئەتوانێت قسەی تا بکات بەڵام ئێمە دکتۆرێکی زۆرمان لە بەوەی کە تەواوی نەخۆشەکانی کردووە بە بێ بەرامبەر نەکتەنها بینین بەڵکو چارەسەریش خوازیاری ئەوە وەرناگرێت لە ماوەی هیچ بڕەپارێک کاتیکە بەشداریەکات لە چالاکیەکە حتا ئێمە ڕۆژی شەمە و یەکشەمەمان بۆ دانراوە چونکە 8 مارس وەکو خۆتان ئاگادارم بە ڕۆژی هەینی ئەکەوێت شەمە و یەکشەمەی تیا ئەکەوێت بەڵام ئەو تبووی من شەمە داوام ناکەم ئەکرێ ڕۆژێکی تر بێنێ وتمانە بۆنا ئەکرێ هەفتەیەک بەشدار بم وتمانە بۆنا ئەوە شانازیە بۆ ئێمە ئەگەر بیاوێ ناوی ئەهێنرێت وەکو ئاماژەمان پێیان لە سەرەتاوە ئەگەریش ناو لەسەر خواستی خۆی بە هیچ شێوەیەک نەوێنەمان گرتووە نەوەکو ناویشی ئەهێنین بەڵکو وەکو سەرەتاش کە ئاماژەمان پێەیە کاتێ نەخۆش ئەچێ بۆ لای دکتۆرەکەی خۆی مراجعەکانی هەمویان پێیانڵ ئایا بەشدار بووە لەم پرۆژەیە ئەگەر بەشدار بووە بە بڕی چەند چۆن نەخۆش ئەبینێت ئەگەریش نا ئێمە خوازیارین لێرەوە لەگەڵمان نابێت کاک محەممەد بە تەماهەن ئینشەڵڵا ئەم پرۆژەیە بەرفراوانتر بکەن ئینشەڵڵا لە ساڵانی داهاتووە بەرەو پارێزگاکانی تریش بە هەڵبکێشە ڕاستیەکەی ئەمساڵ دەست پێک بوو پێمان باش بوو لە سنتەری پارێزگای سلێمانیەوە دەست پێ بکەین ڕاستیەکەی کە لە سنتەری پارێزگای سلێمانیەوە دەستمان پێ کرد بۆمان دەرکەوت کە تەنها سنتەری پارێزگای سلێمانی بەس نییە بەڵام لەگەڵەوەش سنتەری پارێزگای سلێمانی ڕاستیەکەی بڵێن ئاسان نییە
ئێمە وەکو ئاماژەم پێیا 80 بۆ 100 خۆبەخشمان هەبوو لێرە لەم چالەکیە بەشداریان کرد هەتا و کەسان نەیانتوانیوە تەختی هەموو سنتەری پارێزگای سلێمانی بکەن بەڵام بەدڵنیەوە لە ساڵانی داهاتووتردا ئەوەی کە لە خەیاڵمانەیە ئەگەر توانیمان دەستکەوتێکی باشمان هەبێ لە ڕێی ئەوەی کە نەخۆشێکی زۆر سەردانێکی دکتۆر بکات و خەڵک لەم سێرڤزە ئیسفادی کردبێ ئەو کاتە لەوانەیە داوا لە خەڵکی کەش بکەین خەڵکی کەش بێتن ناوە چەند ڕێکخراوی کە لە شار و شارۆچەکانی دیکە ئەوانش بەشداری بکەن و ئەمێ ئاماژێک بە لەسەر قسەکانی ساراخان ڕاستیەکەی ئەگەر دکتۆرێک لە بەرنامەکەی بەڕێستانەوە گوێی لە ئێمە بێت ئەمڕۆ پێویست ناکە پەیوەندی بە ئێمەوە بکە ڕاستیەکەی هەر ئەتوانێت لە ڕێی خۆیەوە ئاماژە بۆ بکە کە بڵێ بۆ نمونە ئێمە من لای خۆمەوە سەتا ئەوەنە داشکانیان بۆ ئەەکەم چون ئێستا زۆرێک لە پزیشکەکان سوود لە سوشیال میدیا وەرەگرن بڵێ و هەروەها ئەتوانن بۆ نمونە کاتێکن خانمێک پەیوەندیان پێوەکات نەخۆشێک پەیوەندیان پێوەکات ئەتوانێت خۆی ئاماژە بۆ وات کە لە ستا چەند داشکانەکە چکە ڕاستەکەی کە ڕاوێژمان کرد لەگەڵ هەندێک لە دکتۆرەکاندا پێیان باش نەبوو کە لیستێک جیا بکرێتەوە چونکە وەکو ئاماژەم پێ هەندێک لە دکتۆرەکان هەر حەز ناکەن ئەم شتێک کە ئەیکەن حەز ناکەن بۆ نمونە کە خەڵک بزانێ شتێکی ئاوایان کردووە بەڵام هەندێک لە دکتۆرەکان بڵێن ئێمە کێشەمان نییە ئێمە ئەتوانین لەو ڕۆژەیە بۆ نمونە ئەگەر دەرفەت هەبێت و دەستگای میدیای کورسات پێ بکرێت توانین لەو ڕۆژەیە چەند دکتۆرێک بە نمونە وەربگرین بە لایف لە کاتی ئەوەی کە نەخۆشەکان سەردانیانەکە بۆی بتوان خەڵکێکی زیاتر ئەم سێرڤزەی پێ بکات سوود من بێ ساراخان باست لەوە کرد کە لەژێر ناونیشان و دروشمێکە ئێوە ئەم چالاکیەتان ڕاگەاندووە و بەڕێزت ئاماژت بۆ کرد کە باسیەکەیت باسێکی ناونیشانەکەمان بۆ بکەیت بگورە لەژێر چ دروشمێکایە چالاکیەکەتان و باسێکی ئەومان بکەیت بۆ ئەمە هەڵبژێراوە تۆی خانم سیمبولی هەمیشە بەهاریت ئەگەر سەرنج بێ هەموو خێزانێک هەموو خانەوادەیەک بەردەوامی و هێز و پتەوی و ئەو خۆشەویستی و ئاشتی و یەکتەبایی کە تایەتی بەهۆی خانوێکەوە بێگومان ئەو دڵفراوانی کە دروست ئەبێ بەهۆی خانمێکەوەی بەهۆی دایکێکەوەی کە ڕۆڵەکانی پەروەردە ئەکا کە سەنگی محەکە بۆ تەواوی ئەوانی کە لەو خانەوادەیە یاخود خانمێک کە لە دەرەوە کار ئەکات چه خزمەتێ بە کۆمەڵگەکەی ئەگەیەنێت چه خزمەتێ بە تاکەکانی تر ئەگەیەنێ چی ئەگەر لە هاوڕەگەزی خۆی بن یاخود بۆ بەرامبەر بە یاخود بە شێوەیەکی گشتی هەم لە سنووری وڵاتی خۆی هەم لە سنووری وڵاتێکی تر ئێمە نمونەی خانمانی بەهێز و بەتوانە و سەرکەوتومان زۆر بینیوەکە ئەوەنە جێدەستیان دیار بووە ئێستاش ناویان ئەهێنرێتەوانێ کە ساڵانێکی زۆر بەسەر تەمەنیان و بەسەر کوچی دوایشیان تێپەڕیوە کە ئەڵین هەمیشە بەهار واتە هەمیشە سەوز هەمیشە گەشانەوە هەمیشە بژانەوە ئەوە سیمبولێکی تایبەت بوو کە ئێمە بۆ ئەوانماندانە مەڵێن ڕیکلام بۆ خۆیانەکەن بەڵام بەڕاستی ئاوانی ماڵ بە خاتونەوەیە حتمما وایە جا ئێستا کاک محەممەد بەڕێزت پێمان بڵێ تەبعەن لانی تەندروستی خاتونەکان زۆر گرنگە دایکێک هاوسەرێک لە ماڵەوە تەندروست بێت هەروە کەوتمان ئاوانی ماڵەکەیە هەمووش وزە لە خاتونێک وەرئەگرن ئەگەر ئەو تەندروست بێت تەبعەن ئەوانی تریش دڵخۆشە بن بەڵام وەکو هۆشیاری بەخشین بە خاتونەکان زۆر جار ئەوەی کە خاتونێک بزانێ هەر چۆن ئاگای لە خۆی بێ چۆن با بڵێن تەندروستی پێشەوەی کە کێشەی بۆ دروست بێت لەسەری زانیاری هەبێت ئاگای لە مافەکانی بێ لەم بوارەشدا ئایا بە تەماهەن ئیشەڵڵا هەوڵەیەکتان هەبێت ڕاستە فەرمونون بەدڵنیاییەوە یعنی تەندروستی خاتون لە تەندروستی ماڵەوە دێت ئێمە وەکو ڕێکخراو لە ماوەی ڕابردوودا چەند کورتە ڤیددیۆکان بڵاو کردبوویەوە سەبارەت بە بابەتی کە بەڕێستان ئاماژەتان پێەیە بەڵام لەوانەیەک لە ڕێی بۆ نمونە فلایەرێکەوە بتوانین چەند ڕێنماییەکی تەندروستی بڵاو بکەینەوە بۆ چەند خاتونێک ڕاستەکەی ئێمە هەتاوکە ئێستا لە سەنتەری پارێزگای سلێمانی ئیشمان کردووە بەڵام سەنتەری پارێزگای سلێمانی زۆرترین خزمەتگوزاری پێگەشتووە لەوانەیە ئەوەی کە بەڕێستان ئاماژەی پێن و لە خەیاڵتانە بێت کە زیاتر شار و شارۆچکە گوندەکان بێت ئەو شوێنانی کە سوۆشیال میدیا و ئینتەرنێت و کۆمەڵی خزمەتگوزاری دیکەی پێنەگەشتەوە دوورە دەستە بەڵێ شتێکی ئاوا بیرمان لێ کردوتەوە کە بتوانین ئەم خزمەتگوزاریە بەوانیش بگەێنین و لەگەڵ خۆشمانە لە دوای ئەم پرۆژەیە کە بتوانین چەند دکتۆرێک لەگەڵ خۆمانە بەرین ئەم دکتۆرانە بتوانن هەر لە شوێنی خۆیان لە ماڵی خۆیان بتوان پشکینیان بۆ بکەن چونکە ئەبێ ئەوەشمان لەبیر بێ کە ئەو خانمانە لەوانەیە جگەلەوەی کە کەم دەرامەت بن لەوانەشە
تەندروستیان ڕێیان پێنەیە کە بتوان بێن بۆ شار و خۆیان سەردانی پزیشکەکان بکەن لەبەرەوە ئێمە خزمەتگوزاریەکەمان پێچاوانە ئەەکەینەوە پزیشکەکان ئەبین بەلای ئەوان پزیشکەکان بتوانن لە شوێنەکانی خۆیانە پشکنیان بۆ بکەن. دەستان خۆش بێت شتێکتان ئەگەر ما بێت بۆ باسکردنی پرۆژەکە لە کۆتاییە تانوێ ئاماژەی پێبن. کاک محەممەد سەرەتا دەست پێ بکات گەرەمەش لە دوایەوە. زۆر سپاس ڕاستەکەی شتێکی لەو شێوەیەمان نەماوە تەنها خاتون پرسیاری ژمارەی مۆبایلی ڕێکخراوەکەی کرد پێم خۆش ئاماژە بە ئەوە بم ژمارەی ڕێکخراوی تەلەفۆنی ڕێکخراوەکەمان بریتە لە 0950 وەڵامکو ئاماژەم پێە نەخۆش نە پزیشک پێویست ناکە پەیوەندی بێەوەمەوە بکات ڕاستەوخۆ توانێت پزیشکە لای خۆی ئاماژەی پێبات وە نەخۆشەکەش پەیوەندی بە پزیشکی خۆیەوە بکات. زۆر سپاس بۆ ئێوەش بەڵێ بێگومان سپاسی تایبەتمان بۆ دەستگای میدیای کورسات کە بە هاوبەشی لەگەڵ ئێمەیان کاراکەن بەڕاستی هەمکارێکی پیرۆزە هەمکارێکی گەورەشە وەکو ئاماژەشمان پێیامە پێشتر لە شاری سلێمانیانە کراوە بەڵکو یەکەم جارە پرۆژێکی لەم شێوەیە بەڕێوە ئەبرێ و سپاسی بێپایانم بۆ یەک بەیەکی ئەو خۆبەخشانەی کە لەگەڵمانە بوون بەڕاستی ماندوو بوون بەڕاستی هیلاکمانگرتن لە کاتمانگرتن بەتایبەت بۆ ئەو بەڕێزانە بۆ ئەو خاتونانەی کە لە کاتی زیاتری خۆشیانمانەوە لەگەڵمانە بۆ ئەوی کە تەلارەکان تاوا بکەن و سپاس بۆ ئەو بەڕێزانشی کە هاتنە ناوانێ وتیان ئێمە ئەگەر کارەکە بۆ خانمانیش بێ پێمان خۆشە کوڕانی زیاتر بەشدار بوون لەگەڵمانە ئەوە جێکی خۆشحاڵی بوو سپاسی تایبەتیشم بۆ یەکێک لەو خوێندکارانە کە لە بەشەکەی خۆم ئەخوێنێ خاتوو هاوناس کە بەتەنیا دوو تەلاری تاو ئەکرد تا تاوکو ئێوارە لەگەڵمانە بوو زیاتر ماندوو بوو بەڵێ زیاتر ماندوو بۆ بێگومان لێرە و دەستی ماندووبوون یەگوشین هێوادارم کارێکی باش و جوانمان کرد بێت و جێی خۆی گرت بێت. دەستان خۆش بێت سەرکەوتوو بن خزمەتە گەێنن بە کچان و ژنان لە هەرێمی کوردستان.